وڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقمەم شەو لە سلێمانیەوە بۆ باسی ڕۆژ لەگەڵتانە بم لەگەڵ مامۆستا ئەبوبەکر کاروانی. مابەستما لەگەڵ مامۆستا کاروانی قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین، نوێترین پێشهاتەکان هەر لەوێەوە دەست پێ بکەین کە لە سەرەتاوە کاتێ سەرکردایەتی یاخود قیادەی سیاسی کوردستان بڕیاریاندا کە ڕیفراندەم لە 25 نۆ ئەنجام بدەن. زۆر قسە کراوتیان مزایدەیە، وتیان بۆ پەردەپۆشکردن و شاردنەوەی گەندەڵی و نەعادالەتیەکانە، وتیان جددینین لە پرسەکە، وتیان ناکرێت لە کاتی خۆی، بەڵامەوە تا ئێستا ئەمڕۆ کە 19 مانگت کەمتر لە 6 ڕۆژ ماوە بۆ ڕیفراندەم و ئەمڕۆ جارێکی تر کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دوو پاتی کردەوە کە ڕیفراندەم لە کاتی خۆیان ئەکرێت و دوا ناخرێت. قسە لەسەر بەدیل ئەکرێت، هەرچەندە هەر لەم بەرنامەیە چەند بەرپرسێکی باڵا ئاماژەیان بەوە داوە کە کاتی بەدیلیش بەسەر چووە، چونکە لەم 6 ڕۆژ 5 ڕۆژەیە معجیزە ڕوو نادات خێرانەتەوە یەکگرتوەکان بڕیارەوە بە تایبەت کە نەتەوە یەکگرتوەکان حالیەن لە کۆبوونەوەی خۆیایەتی و سەرکردەی وڵاتان تایە حزوریان هەیە. مەبەستمە ئەوە بزانم کە بوار ماوە بۆ دواخستنی ڕفراندەم و ئەگەر دوا بخرێت لە ڕوانگەی مامۆستا ئەبوبەکر کاروانیەوە ئەبێ لە پێناوی چیا دوا بخرێت. قسەیەک لەسەر ئەوە هەیە کە ڕفراندەم ئەکرێت و نخبەی سیاسی عێراقیش لاری لێ نییە، بەڵام لاریان لەوەیە کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم نەکرێت. ئایا ئەمە پرسێکە کە کورد مساومەی لەسەر بکە، ئەبێت کورد ئامادە بێ گفتوگۆ لەسەر ئەم پرسە بکە. و من بۆەوەی زیاتر لە پێشەکیەکەش نەڵێم، مەبەستمە قسەیەک لەسەر کاریگەری هەڕەشەکان چاو سوورکردنەوەکان لە نێوان کەوانەیەکە و هاندان یاخود داواکردن لە کورد بۆ ئەوەی ڕفراندەم ئەنجام نەدا، بە تایبەت لەلایەن عێراق، ئێران، تورکیا و لە سەروی هەمویانەوە ئەمریکا، پاشان بریتانیا، پاشان فەڕەنسا و ئەڵمانیا. من زیاتر ناڵم لە پێشەکێکە مامۆستا ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەتوان، زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم. سەردەمانێک بوو زۆر لە کۆنەوەی و باسی سەربەخۆیی یەکەن، چ جەنابتان چ مامۆستا عەتا قەرەداغی، چ کەسانی دیکە هاوڕێ سوارە بۆی ینی غەدر لە کەس نەکەین، زۆر نەوانی لە مەجالەکە. ئێستا وەکو لە کوردیە ئەڵێن تەشبیه نەبێت، هەمووی هاتۆتە سەردینی ئێوە، بەڵام هێشتا کەسانێکن ئەڵێن کاتی سەربەخۆیی نییە و کاتی ئەنجامدانی ڕفراندەم نییە. ئایا فعلەن لەوەی لەم 6 ڕۆژە ماوە ئەبێ ئێمە واز بێنین و بڵێن کاتی نییە، یان نەبێت چی بکەین؟ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، باس لە ئێمە نییە واز بێنین، باز لە خەڵکانێکە کە پیان وایە هێشتا هەلومەرجی ئەنجامدانی ڕفراندۆم لەبارنی لە کوردستانە. بە بڕای من ئەوەندەی منیش تێگەیشت بم لە نزیکەوە ئاگام لیان بێ، ئەو گوتاری ئەوانم خوێن بێتەوە. بە قەنەعەتی من هیچ پەیوەندی بە ڕفراندۆمەوە نییە، ئەوەندەی پەیوەندی بە ململانە حیزبەکانەوە هەیە، بەس لە ڕێی ڕفراندۆمەوە پەیامەکانی نەگەێنن کە بە بڕای من دەواازە و وەسیلەیەکی سروشتی نییە. دەواازە وەسیلەیەکی سروشتی ئەوە نییە مزایدەی پێوە، ئەوە نییە تۆ لە ڕێی ئەوەوە ململانە حیزبەکانت ئیدارەکەیت و لە ڕێ ئەوە پەیامەکانت بگەێنی. ئەگینا لە وتەبێژی فترەی ئینسانی هەر کوردە پرسی، وتەبێژی فترە و زگماکی هەر کوردە لەم وڵاتەیە پرسی، ناتوانێت جوابن نەداتەوە کە ئێمە سەربەخۆی بەشێکە لە کیانی ئێمە، بە تایبەتی کە ئێستا دنیا یعنی باسی سەربەخۆی بە جیهانی بوو، بۆ کورد بە جیهانی بوو، لە پرسێکی نیشتیمانیش دەرچووە بۆ بە پرسێکی جیهانی، و ئەمە خۆی لە خۆیان دەستکەوتێکی یەکجار گرنگە، یەکجار گەورەیە. ناڵم هەموو دەستکەوتەکانە، ناڵم تووشی وەهم نەبووم یانی لەسەر ئەمە خەوم لێ بکەوێ، بەڵام بەگشتیش گرنگە ماوەی ئەگەر هەفتەیەکیش بێت جیهان بە کوردەوە سەرقاڵ بێ، جیهان بە پرۆسەی ڕیفراندۆمی کوردستانی باشوورەوە سەرقاڵ بێ، جیهان بگەێنی تا واستەی کە چوارەم نەتەوەی گەورەی خۆرەڵاتی ناوەڕاست کە کورد و گەلی کوردستانە هەوارەی نییە، 100 ساڵە لە مافەکانی بێبەش کراوە. بۆیە من پێم وایە کە بوونیە و قسانە هەتا سەر وەک جیاوازیەک سەیریەکەین، بەڵام بە بڕای من لە جەوهەرە پەیوەندی بە مەسەلەی ڕیفراندۆمەوە نییە. باش، ینی بڕوایان مەسەلەکە ئەوە نییە کە بڕوایان بە ڕیفراندۆم نەبێ، بەڵکو ئەیانەوێت بۆ دەستکەوتێکی سیاسی کورتمەودا ڕفراندەم بەکاربێن. و ئەو کەم و کوڕیانەی کە لە پرۆسەی مەسەلی خودی ڕفراندۆمە هەیە کە ئێمە هیچ نکولی ناکەین، منێکە لەوانە هیچ نکولی ناکەم کە زەمینە سازی بۆ ڕیفراندۆم دنیای کەم و کوڕیتی هەیە و دنیای پێشەکیە بووە هەیە لە پێشەکەەکانی ئێمانیە. بەڵام یەکێکی وە من کە ئەوە ناکەم بە هۆکار و بیان و بۆ ئەوەی کە لەم کاتەیە بەرگری لە پرسی ڕیفراندۆم و مافی چارەی خۆنووسینی گەلەکەم نەکەم ئەوەیە کە ئێمە لە وڵاتێکی دیموکراسی سەقامگیرە ناژین، لە فەڕەنسا ناژین، لە بریتانیا ناژین، کە ئێمە بڵین وەڵا ئێستا
ئەم مافە پیادە ناکەین دوای 5 ساڵی ترە مافە پیاداکەین پەیوەندی بە زەرفێکی دیاریکراوی مێژووی هەیە لە ناوچەیەکی هەڵاوساوی پڕ کێشەی جیهانی کە پێڵن ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرڕای ئەوەش سەرڕای بوونی شەڕێکی نیمچە جیهانی لە ناوچەکەیە شەرڕای ئەمە مخاڵەوانەتی پێشبرگەن وانوێتی شەرڕای ئەوەی کە کورد بۆتە کارکتەرێکی نێودەوڵەتی ئەو ڕۆڵە عسکەری و سەربازی کە هەیەی و ئەو قورسایی وەکو نیمچە دەوڵەتی مامەڵی کردووە ئەنجا جیهان بۆ جۆرە مامەڵاکە ئەگەر لە کاتێکی ئاساییە ئێمە مامەڵە بکەین ئەو پرسە بجوڵی نەبێ جیهان چۆن لێمان تێبگە بۆیە لەم ڕوانگەوە ئەبێت چاوبوو پۆشی لە هەندێک کەم و کورتی کاگەر بێت و ئێمە هەندێک چاوبوو پۆشین لە پێناو ئامانجێکی گەورەکە بەشە لە ئەو کەم و کورتیانە چاگەبنەوە یا بەمانە کەم کاریگەریان کەمترە بێ سەرنجام یەک حەقیقەتی شەیە ئەگەر ئێمە هەرچەنە ڕخنە لە پرسی ڕفراندۆم بگرین هەرچەنە باز لە کەم و کوڕەکان بکەین سەرنجام ئێمە یەک چارەنووسی هاوبەشمان هەیە بە هەموو ئەوانەی بەرگری لەکەین بە هەموو ئەوانەی بەرامبەری وەستاوینێتەوە پێمان وایە وای یاوان نییە بەیان ئەگەر کوردستان کەوتە خوا نەخواستە بەردەم شارێکەوە هەمومانە کەوتینە بەربەر شارێکەوە بەیان ئەگەر کوردستان پێویستی بە بەرگری لە خۆکردن بێ هیچ کەس لەوانەی کەوتویانە نەخێریان ئەڵێن دوایە خەن ناتوانن بەرگری لە وڵاتەکەیان نەکەن ناتوانن بێباک بن لە ڕووی نیشتیمانیەوە بۆیە ئێمە ئەگەر تۆزی قوڵ بیرکەینەوە چارەنووسێکی هاوبەشمان هەیە ئەگەر گلەیشمان لە یەکتر هەبێ و لە جۆری پرۆسەکانە بێ ناتوانم بڵم من لێ پرسراونی من ئەو بڕیارە بەشداریم تیانە کردووە دۆخەکە وایە تۆش ئەبی بە لێ پرسراو سەرکەوێ لێ پرسراوی خوا نەخواستە پاشەک شەب کات تۆ لێ پرسراوی باش مامۆستا بووبەکر یەکێک لەو گوتارانەی دیکە کە بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان تەبەنی کراوە ئەوەیە کە ئەم پرسە جددی نییە من ئەمەوێت باگراوندێک بۆ پرسیارەکەم دابنێم و وەڵامی جەنابتان وەربگرمەوە یعنی ئەگەر جددی نییە بۆچی هەموو ناوچەکە عێراق وڵاتانی دراوسێ وڵاتانی ئەو دیوتریش تا ڕادەیەک و جیهانیش وا هێزە ئەوەی پیانەوترێت سوپە پاوەرەوانەی زلهێزەکانی جیهانیش لە پەسا بێتنەتەوە یەکگرتوەکانیشەوە نوێنەرە نێرن ئەڵێ دوای بخەن مەیکەن پرسیارەکەی من ئەوەیە جددیەتی پرسەکە و ئەم داواکاری ئەوان بۆچی هێندە سوورن کە کورد پەشیمان بکەنەوە ژێوانی بکەنەوە لەوەی کە ئەم پرسە لە 25 ئەیلول ئەنجام نەدات ئەو پرسیارە نابێ بن وڵامی بمەوە ئەبێ ئەو کەسانە وەڵامی بنەوە کە پیان وایە مەسەلەکە جددی نییە بەڵکو مەسەلەکە بۆ شتێکی تر هەیە من وەکو تۆ بیرەکەمەوە ئەگەر جددی نەبێ جیهان نایەتە سەر ئەگەر جیهان نەبێ تورکیا و ئێران و عێراق و ناوچەکە هەموو جیهان و بەو جۆرە مامەڵە ناکە واز لە کورد بێنن من نەباڵێکان جۆرێ لە دژبەیەکی لە گوتارێکە هەیە کە لە قۆناغی ڕابردووە باسی لەوە کردووە کە یعنی بەرامبەر ڕێفراندۆم بوەسێتەوە من پرسیارم کرد لەیەکە لەو کەسانەی کە ڕێبەرایەتی و جۆرە ڕەوتاکە وتم دژبەیەکێک لەم گوتاری ئێوەیە هەیە لە ڕووی کاڵێنم ڕێفراندۆمە بۆ سەربەخۆی نییە ئەم گشت پرسێ بۆ سەربەخۆی نییە لە ڕوویەکی ترەوە خەڵکە ترسێنن کە هێرشمانەکرێتە سەر و وڵاتەکەمان خەرقی خوێنە بێ بەش ئەگەر بۆ سەربەخۆی نییە ئەگەر بۆ هەندێشتی تری لاوەکێ و کورد قابلی ڕازیکردنە یعنی بەخوار سەربەخۆی یا بەخوار ئەو دەستکەوتانەی کە ئەبن بە سەرەتا بۆ سەربەخۆی لە داهاتووە بۆ ئەبێ بترسین لەوەی کە هێرشمانەکرێتە سەر بۆ ئەبێ بترسن لەوەی سنوورمان داخرێ ئەگەر مەسەلەکە جددی نیە بۆ ئەبێ بترسین لەوەی کە حەشتی شعبی هێرشمانەکاتە سەر نەکرێ هەموو شتێ لەم پێناوەیە بەڵێ جددیە جیهان بە جددی وەریگرتووە ئێمەش دۆخەکەش جددیە و لێ پرسراوێتی لە ئەستۆگرتنیەوێ پێم وایە ئەم قسانەمان بەجێهێشتووە بە تایبەتی دوای ئەو کاردانەوەی لەسەر ئاسی جیهانە بینیمان دوای ئەو هەموو یعنی هەڵوێزگرتنی لە جیهانە بینیمان پێم وایە ئەم قسانە تێپەڕی ئێستا ئەمە لە دۆخێکی جیاوازاژین ئەگەر ڕۆژانی داهاتوو خەڵکانێک هەبوون سازشیان کرد بە دەستکەوتی مادی ڕازی بوون نەک بە هەندێشت کە بچێتە خزمەت سربەخۆی ڕاستەقینەوە لە قۆناغێکی ترە ئەو کاتەیە ماڵەی نەمان پێکە پێشبینیەکانمان هەڵە بوون ئێوە قوڵتر بیرتان کردەوە ئێوە عقلتان استراتیژیتر بوو ئێوە پێشبینەکانتان ڕاستتر بوو تا ئەم لەحزەیە ئێمە وا بیر ناکەینەوە باشە مامۆستا بەنسبەت وەڵامی سەرکردایەتی سیاسی کوردەوە بۆ فشارەکان یعنی دوێنێ وەزیری بەرگری بریتانیا هاتووە پێشتر نوێنەری سەرۆکی ئەمریکا و نوێنەری بریتانیا و پەیامی فەڕەنسا و ئەڵمانیان پێبوو تەنانەت نوێنەری نەتەوەیە گرتوەکانی شاتووە بەڵام کورد هەمیشە بە نەرێنی وەڵامی داونەتەوە و توێتی بەدیلەکانتان ئەڵتەرناتیڤەکانتان جێگەی ڕفرەندەممان بۆ ناگرێتەوە کەواتە کورد نەچۆتە ژێرباری هیچ فشارێک ئەم تەحەداکردنە بە نسبەت سەرکردایەتی سیاسی کوردەوە بە بەراوردکردنی بە سیاسەتی ڕابردوو چۆن ئەبینی یەکێ لە خەوشەکانی کورد ئەوە بوو هەمیشە گرێ هەست بە کەمیکردنی هەبووە بەداخەوە بەشێک لە ڕاگەیاندنی ئێستای کوردیش ئەو گرێ هەست بە کەمی کوردنە قوڵەکاتەوە
جۆرە لە بێبتمانەی تەبیعی خۆ هەڕاڵکردن و خۆ نەبینین و لە سەر و توانای خۆ مامەڵەکردنیش ئەویش بێمانایە بەڵام تۆ ناکرێ یعنی میلەتێ وا لێ بکەی هیچ قسەی نەبێ لە ژیانی خۆیە هیچ قسەی نەبێ لە چارەنووسی خۆیە جیهان قسەی هەیە تۆش قسەت هەیە جیهان بۆ چوونی هەیە تۆش بۆ چوونت هەیە جیهان لێکدانەوە هەیە تۆش لێکدادوێ بە تایبەتی تۆ ئەو لایانەی کە خاوەن حەقەکەی جیهان بەناحەقی مامەڵە لەگەڵ تۆیاکە لەسەر حسابی تۆ بەرژەوەندەکانی ئیداراکە تۆ خاوەنی بەرژەوەندی شەرعی قانونی ڕاستەقینەی کە مافی چارەی خۆنووسین و خاوەندارەتیە لە وڵاتەکەت و لە گەلەکەت یەکە لەو زەرەرانەی دای لە کورد لە قۆناغی ڕابردووە دووشت زۆر زیانی داوە لە کورد دووشت یەکەمیان ناکۆکێناو خۆیەکانمان کە نەمانتوانیوە وەگنەتەوە بەرەو ڕووی بەرکەوت و ئیستەحقاقی قۆناغە مێژوویەکان بین دووەمیان ئەو هەزبەکەمی کردنە کە پێمان واوی ئێمە هەر قسەیەکی جیاوازمان کرد لە دەوروبەر و گیان گورگا خوارد و کراوین هەموو جارەیەچینەوە سرودی یعنی سەردەمی ئەیڕەقیم بۆ نمونە ئێمە ئەگەر یادەشتەکانی بریمەر بخوێنینەوە ئەگەر یادەشتەکانی بریمەر بخوێنینەوە و تێڕوانینی سەرکردە کوردەکان بۆ خۆیان و تێڕوانینی ئەوان بۆ ئەمان بخوێنینەوە ئەنجازانین ئەو متمانە بەخۆن و نەبوون و پشت بەوڕۆ چ زەرری داوە بریمەرەڵێ ئێمە چاوەڕێ بوون ئەوەی داوای کەرکووکمان لێ بکەن داوای سەربەخۆیمان لێ بکەن هاتن داوای پارەیان لێ کردین کەواتە ئەو کاتە ئێمە وێنەمان بۆ خۆمان هەڵە بووە بۆ ئەمریکاش هەڵە بووە بۆ توانەکانی خۆمان هەڵە بووە بۆ جۆری کاردانەوەکانی ئەوەش هەڵە بووە ئەگینا ئەم شەڕێ ئێستا ئێمە نیوەمان ئەو کاتە کرد بوو کۆتاییمان پێ نابوو ئەگەر ئەو کاتی من ناوچە کێشە لە سەرەکان یا بڵین کوردستانەکانی دەرەوەمان چارەسەرکردایە ئەگەر سوودمان لە ڕیفراندۆمەکەی 2005 ببینایە تەنها یەک مادەمان لە دەستوری عێراق چەسپاندایە کە ئێمە مافی پیادەکردنی مافی چارەنووسمانەیە کە ئەمانتوانی ئەگەر ملمان نەدایە بەو فشارانەیە و کاتە ئێمە ئێستا نیوێ ڕێگاکەمان بڕی بوو ئێستا لە قۆناغێکی تراین ناڵێم ناتوانێ حساب نەکەی بۆ دنیا ناتوانێ حساب نەکەی بۆ ئێران بۆ تورکیا بۆ عێراق بۆ ئەمریکا بۆ نەتەوەی گرتوەکان بۆ فەڕەنسا بۆ بەریتانیا بەڵام نابێ بە جۆری بە ڕۆحیەتی جاران مامەڵێ لەگەڵ بکەی ئەبێ عەقلانیتر پشت بە خۆبەستووتر عەقلانەتر و بشزانی چیەکەی بەڵام زۆر مهمە کە ئینسان ئەو ڕوحی پشت بە خۆبەستن و ئەو گری هەزبەکەمە لە ئینسانی کورد و کۆمەلگای کوردیا تا ڕادەیە دەربێنی بەڵام بشزانی چۆن ئیدارەیەکەی بۆی بە جۆرە ئیدارەیەکەی یعنی کەڵەکەبوو ڕووبە و دەستکەوتی لەسەر بینات باش هەر لە کۆتا قسەی جەنابتەوە بێت بە جۆرێک ئیداری بکەی کە دەستکەوتی لێ بکەوێتەوە لە فەیسبوکەکەی خۆت نووسیوتە ڕێفراندۆم بووە بە کارتێکی سیاسی بەهێز پێویستە نەبسووتێنرێت و پێویستە بە جوانی بەکاری بهێنین چۆن ئەتوانین بە جوانی بەکاری بێنین کە ئێستا 6 ڕۆژمان ماوە تۆ دەتوانین بەجێ بێگومان ڕیفراندۆم وەسیلەیە ڕیفراندۆم ئامازە ئامانج سەربەخۆییە دەدەی ڕابن ئێستاکە ئامانجمان ڕوونە ئامانج مافی چارەنووس و دەوڵەت و سەربەخۆبوونە یەکەم کۆماری کوردستان چاوەڕێی هاودڵیمانە خەونی شەهیدان سەوزە بێ لە کێڵگەی برایەتیمانە ئەمە ئامانجە ئامانج یا پیادەکردنی مافی چارەی خۆنووسین کە دیارە ئەو فۆرمە ئێمە داوایەکەین ئێستا لە پیادەکردنی مافی چارەی نووس خۆی نووسین سەربەخۆبوونە لە بەشە لە وڵاتە مێژوویەکەمانە کە پێڵێن باشووری کوردستان چۆن بەکارهێنی ئەم ڕیفراندۆمە ئەوەیە کە تۆ ئیمکانەتە سیاسیەکانی خۆت ئەزانی ئایا ئەم ڕیفراندۆمە ئێستا بکەم لە قازانجما ئێستا بکەم یاخو بەرامبەرەکان تەبیعی ئێستا ئەمەی ئەکرێت زۆر شتێکی ڕاستە ئەبێ جۆشی دەی ئەبێ خرۆشی دەی ئەبێ ئەو خەڵکە بێنیتە سەرجادە ئەبێ پەیامی هێز بنێری بۆ هەموو دنیا ئێمە ڕاستگۆین لەگەڵ وادەی 25 ئێمە ڕیفراندۆم ئەنجامە دەین ئەگەر گفت و گۆش بین ئەبێ خەڵکی بێ لەگەڵ کوردا قسە بکە کورد قسەی خۆی کردووە ئەگەر خەڵکی بەرامبەرەکان قسەیەکی جیاوازیانەیە قسە بکە ئەکرێ لە لەحزەی کۆتاییشا بێ ئێمە سەفقەیەکمانە بێ بۆ چوونێکی بەرامبەرمان هەبێ کە ڕفراندۆممان بۆ بک بە دەستکەوتێکی گەورە بۆ نمونە ئێمە بتوانین چارەنووسی ناوچەکانی کوردستانی دەرەوە یەکلای بکەینەوە و ئێمە سربەخۆی بۆ بوونە بکەین بە دوو قۆناغەوە لە تۆزێ دواتر سربەخۆیمان دەستکەوێ نەکراوە لەنی لەم ئەمە بەتوار میمەوەی لە هەموو حاڵەتێکە ئەم کارتە ئەبێ بچێتە خزمەت مافی چارەی خۆنووسین و سربەخۆبوونەوە نابێت لە دەرەوەی ئەوە بێ بەڵام ئەکرێ بە دوو قۆناغ بێ ئەکرێ بە سێ قۆناغ بێ ئەکرێ بە ساڵێک بێ ئەکرێ بە سێ ساڵ بێ کە من کاتی خۆی لە زۆر لە قسەکان مەوتومە تا 2020 دەوڵەتی کوردستانی باشوور دروست دەبێت و پشت بەخوا ئیشاڵڵا هەتا ئەو کاتە ئەتوانین ئێمە کۆماری کوردستانی باشوور دروست بێنین یا لانی کەم فۆرمێکی نزیک لەو دروست بین لە وڵاتی خۆمان مامۆستا هەموو قسەکانمان لەسەر
پێش 25 ئەیلول و 25 ئەیلولە با من پرسیارێک بکەم لە دوای 25 ئەیلول لە 26 و 27 ئەیلول سەرکردایەتی سیاسی کورد نخبەی سیاسی لە کوردستان ئەبێ چی بکەن بیر لە چی بکەنەوە هەنگاو بەرەو چی بنێن منێمان دوای سەرکەوتنی دەنگی نەخێر بڵێ دوای سەرکەوتنی دەنگی بەڵێ و ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەر هەمویان بە بەڵێ دەنگ بدەن ئەو کاتە چونکە سەرکردایەتی سیاسی کورد دەڵێ ئێمە سەیری گەلی خۆمانەکەین وتیان بەڵێ باشە وتیان نەخێر هەر ڕێزیەگرین و باشە ئێمە بێ کۆمەڵە چەسپاومان هەبێ و کۆمەڵی حەقیقەتی شەیەگەر خۆمان نەخڵەتێنن جارە هەر لە ئێستاوە پێش 25 هەر بە وروژاندنی مەسەلەی ڕفراندۆم و جابوونەوە لە عێراق تازە ئاسان نییە جارێکی تر کورد لە چوارچێوەی عێراقی پێش وروژاندنی باسی ڕفراندۆمە و لە چوارچێوەی ئەو فدراڵەتە تەقلیدی و ئەو پەیوەندی هەبووە بچینەوە ئەو دۆخە ئاسان نییە و ئەبێ ئێمە ئەوە لە بیر خۆمان بەرینەوە ئێمە لە دۆخێکی نوێین لە دوای 25 ئەمێنێتەوە ئەوەی ئایا بەرامبەرەکان کورد ڕازیەکەن کورد ڕازیوار بۆ دانوستان و مفاوضات ئەمێنێتەوە بەڵێ تا ئێستا بوار بۆ دانوستان و گفتوگۆ ماوەتەوە ئایا ڕازیەکەن بۆ نمونە ئێمە دوای ساڵێکی تر دوای 2 ساڵی تر مافی ڕاپرسیمانە بێ ناوچە کوردستانەکانمان دەستکرێتەوە سەروەریمان بەسەر سامان و سروشتی وڵاتەکەمانە بێ ئەوە 3-0 هەتا دوایی لەو داواکاریانە ئەگەر ئەمە بوو ئەمە دوای 25 جیاوازترە بێ یعنی بە جۆرێکتر تۆ ئیدارەی ململانەکان و دانوستانەکان و ئینەکەی یاخو ئەمە نابێ و ئێمە ڕیفراندۆمەکەین کە ڕیفراندۆمەکەین دوایی ئەم هەڵوێستانە ئێستا هەیە هەمووی یعنی تاقێ بێتەوە چەند جددیە ئەمریکەکان چەند جددی بوون وایون فەڕەنسیەکان چەند جددی بوون تورکەکان چەند جددی بوون ئێرانیەکان چەند جددی بوون کاردانەوەکان بەکردەوە نە بە لێدوان چییە بن لە هەرێمی کوردستانە جاو دۆخی ئێمە لە ڕووی ئابووریەوە بێگومانە چینە دۆخێکی نوێ لەو ئایا لەگەڵ عێراق چیەکەین ئەڕۆینەوە بۆ عێراق و ساڵێکی تر بۆ نمونە هەندێک داخوازی ئەمریکەکانی جێبەجێ بکەین و لەم ساڵەیە گفتوگۆکانیشمان سەرخەین و هەر بەو مەرجەش یارمەتی سەرۆکی حکوومەتی داهاتوو بین یا هەر یەکسەر بڕیارە دەی سەربەخۆ بین و نەڕۆنەوە بۆ بەغای و خواحافیزبوونی لە بەغا بکەین و ئەمانە هەموو خیارن هەموو بژاردن تۆ لە ئێستاوە ناتوانیت دۆخە جیاوازەکان یعنی بژاردە جیاوازەکانت بۆ هێنێتە بەر باشە مامۆستا چی بەنسبەت کۆنفیدرالیەوە کۆنفیدرالی بەدیلێکە کە کورد بەرامبەر ئەنجام نەدانی ڕێفراندەم قبوڵی بکات من پێم وایە فۆرمێکە بەڵێ ئەتوانی وەکو قۆناغێک مامەڵی لەگەڵا بکەی و بە فۆرمێکی عەقلانی شێزانم وەک قۆناغێک دوای ئەوە کە بڕۆین بەرەو سەربەخۆیتەوە باشە هەنگاوەکانی عێراق کە وترێت هەنگاوی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانە لە ڕێگەی پەرلەمانەوە جێبەجێیەکات بەرامبەر کورد چۆنە بینی هەنگاوی عەقلانین یان هەنگاوی هەڵەشانن کورد زیاتر دوورەخەنەوە لای من پێم وایە هەموو هەنگاوەکان عێراقینین پەیوەندی بە دراوسێ سیاسیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە عێراقەوە هەیە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران و کۆماری ئیسلامی ئێران نەشاردوتەوە ئەو شتانە هەموو ئەم شتانەی بەسەرکردە کوردەکان وتەوە ئێمە ئەتوانین لە ڕێ عێراقەوە واتان لێ بکەین واتان پێ بکەین واتان لێ بکەین و ئاماژەکانی کۆماری ئیسلامی ئێران هەتا چی بکەین یعنی هەموو شتانی وتۆ بڕای من ئێستا من نامەوێت هەموو شتەکان بڵم ئەم بابەتانە هەموو ئەو کردوانەی کە تەبیعی تا ئێستا هەمووی ئەمە بۆ ئیرادەشکانە بەشێکە لە جەنگی دەرونی کارتی فشارە بۆ پاشەکشە پێکردنە بۆ لە باربردنی پرۆسەکەیە بۆ نیشاندانی چمونینۆکەکانی شێرەکەیە بڵین ئێمە لە دوایە ڕووچاوتان دەرەهێنین ئەمە هەمووی جارە کارتی فشارە هەمووی جەنگی دەرونی و ئیرادەشکانە ئەبێت تا ئەم لەحزەیە وای لێ بکەیت بەڵام لە چوارچێوەیەکە هەنگاوی زۆر بە پەلە بە بڕای من هەنگاوی نەعەقلانی و هەنگاوی گوالەیەکە کورد بێمتماناکە من پێم وایە پاڵمانی کوردە بۆی لە عێراق نەمێنێ یعنی لە خانەقین و لە کەرکوب لە عێراق خەڵکیان ترسانوە ئەڵێ گەر تۆ بە بەڵێ دەنگ بدەی موچەکەت ئەبردرێت یعنی پرسی سربەخۆییان کورد کردوتەوە لە موچەیە نە هەرێ ئەگەر ئەوان ئیرادەکردن و من پێم وایە جۆرێکە لە نائومێد بوون لەوەی کورد لە عێراقا بمێنێتەوە یعنی نائومێد بوون لەوەی کورد لە عێراقا بمێنێتەوە ئەوان هەردەمێکە نائومێد بوون لەوەی کورد بێنێتەوە بۆیە من وتارێکم نووسی لە خەندان و لە پەیجەکەی خۆشمان بڵاو کردەوەتم جانەکان بەڕێزان پرسی گرنگ سەبارەت بە ئێمە سەبارەت بە عێراق و بە کۆماری ئیسلامی ئێران و هەندێک وڵاتی ترش ئەوە نیە ئێمە گشتپرسی ئەەکەین ڕێفراندۆمەکەین یان نایکەین پرسە جەوهریەکە ئەوەیە ئایا ئێمە دەستبردباری ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمە بین یان نابین سنوور لای ئەوان هی کوردستان سنوورەکەی 2003
بانی مەقانە کفریتیان نییە قوشتەپەیە ئەوە سنووری کوردستانە و ئەوان ئەتا ئێمە ڕفراندۆمیش نەکەین ئەوان ئامادە نەبوو نەو ناوچانە بۆ هەرێمی کوردستان بگەڕێنەوە لەبەرەوەی پیان وا بوو ئەگەرم ناوچانە بگەڕێنەوە کورد ئینتیمای بۆ عێراق نییە خۆی بە میوانە زانێت لە عێراق و سەرنجام لە عێراق جابێتەوە ئەوانە زانن سوور کە کورد لە عێراق جابێتەوە هەوڵیان بۆەوە نییە جانەبێتەوە ئەزان نەرجابێتەوە هەوڵیان بۆەوەیە لاوازترین دەوڵەت دروستکە زۆرترین خاک بسێنەوە زۆرترین سەرچاوی داهاتێ و دەوڵەتەی کە لە داهاتوە دروست دەبێ نەمێنێ بە بڕای من ئێستا ئەوەی ئەیکەن ناومێت بوونە لەمانەوەی کول لە چوارچەوەی عێراق باشە مامۆستا ئەبوو بەکر چی بە نسبەت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمەوە ینی قسە لەسەر ئەوە ئەکرێ کە کورد ڕفرەندەم بکات و نەیکات شەڕێکی هەیە شەڕی سیاسی بێت شەڕی چەک بێ ئەبێ بۆ وەرگرتنەوەی ئەو ناوچانە هەر بیکات کە ئێستا ئامادە نیە لێ بکشێتەوە براتەوەم لە وتارەکەمان نووسی بۆ قەناعەتمە کە تۆ ئەگەر ڕفراندۆمیش نەکەی هەرگیز حکوومەتی عێراق بەو دیفاکتۆی ڕازی نابێت کە ئێستا لە ناوچە کوردستانیەکانە هەیە هی دەرەوەی هەرێم و دوای ئەوەی کە شەڕی داعشتەوە بوو خۆی گرتەوە داواکە کە هێزەکانی عێراق جارێکتر بێنە ئەو ناوچانەوە و ڕازی نابێت سندوق لەو ناوچانە دانرێ مەگەر بە فشارێکی نێودەوڵەتی هەتا مادەی 140 پیادە بکرێ سادەی مادەی 140 پیادە ناکرێ ئیلا بۆ لەباربردنی مادەی 140 نابێت ئیلا بۆ لەباربردنی وەکو وتمان مەگەر کورد خۆی هێز لە خۆی نیشاندا و کۆمەڵگای نێودەوڵەتیش تا ڕادەیە تێبگالەوەی کە کورد جددیە و بەرامبەرە و شەڕە قەومێ و ململانەیەکی تون دەبێ لەبەرەوە باشترین بژاردە ئەوەیە کە لانی کەم لە ڕێی سندوقەکانی ڕاپرسی ئەو جۆرەشتانە و هەندێک کێشەیەک لابێت باشە مامۆستا ئەخیر پرسیارم سەبارەت بە هاتنەناوەوەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ینی لە ئێستادا ئەوەی لە ئەنجومەنی ڕفراندۆمە کە ینی وجودیان هەیە 80 کورسی پەرلەمانیە گۆڕان و کۆمەڵ نەبێت نهاتونەتە ناوە پەیامی جەنابتان وەکو سیاسیەکی مخەزرم بۆ گۆڕان و کۆمەڵ لەم قۆناغی ئێستا چییە؟ مەبەستم پێش ئەنجامدانی ڕفراندەم من بەش بە حاڵی خۆم لە پێشترم قسانم وتووە بۆم نووسیون زیاد لە وتارێک نووسیومە زیاد لە چاو پێکەوتنەوە وتومە من پڕ بردڵ حەزەکەم برایان و خوشکان لە بزوتنەوەی گۆڕانە لە کۆمەڵی ئیسلامیە ببن بە بەشێ لە ئەم واقعی کە ئێستا هەیە پێڵێن یعنی خەباتی کورد بۆ مەسەلە نەتەواییەکە کە ئێستا لە فۆرمی مافی چارەنووس و دەوڵەت و سەربەخۆیە خۆی بینێتەوە بۆی پێگەمان بۆ داهاتوو بۆ بەهێز بنیاتنانی بزوتنەوەیەکی ئیسلاحی گەورە دروست ببێ بۆی ئیستحقاقەتەوەیەکەمان لێرە مەحکەم بێ ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێ کرد بێ بەیانی کەس مزایدەمان بەسەرا نەکە جگەلەوەی ئەرکی خۆمانە بۆی ئەو کاتە ئێمە لە پێگەیەکی بەهێزترەوە هەوڵی بیناکردنی ناوەوەی کوردستان بین و بزوتنەوەیەکی عەدالەتخواز و ئیسلاحخوازی گەورە لە وڵاتەیە بڕێ هیچ نەبێت کە لەگەڵ هیچیان لەسەر ڕفراندۆم نەوت بێ ئەبێت وەڵامیان بۆ هێرشەکان هەبێت ئێرانی هەڕەشاکە تورکیا ڕەشاکە عێراق ڕەشاکە پارێزگاری کەرکووک لابن ئەبێ گۆڕان و کۆمەڵ بێ بەیان نامێت من برات بۆم نووسین لە وتاری کە باسم لێکردین بە تایبەتی کە عێراق ڕەشەی کرد بۆ بەکارهێنانی هێز خوڵ ناگرێ هەندێک پەرلەمانتاری گۆڕان و ئەوانش قسەیان کرد هەڵوێستی کوتلەکانی هەردووە بەڕێزانە هەڵوێستێکی زۆر شەرفمەندانە بوو لە بەغا من بۆم نووسین بەڕێزان حەزەکەم پڕ بەدڵ ببن بە بەشە لە بزوتنەوەی ئەم کاتەی خەڵکی کوردستان بۆ مەسەلەی سەربەخۆی خۆ ئەگەر هەر لەبەر هۆکارە نابوون بەیانێکی هاوبەش یا بەجانی دەرکەین کە ئێمە ڕاستە تێبینیمانەیە و جیاوازیمانەیە لە کوردستانە بەڵام هەرگیز بەرامبەر چارەنووسی ناوچەکانی دەرەوەی کوردستان و چارەنووسی و ئاسایشی وڵاتەکەمان ناتوانین بێباک بین و ئێمە بێلایەن نین ئەمە پەیامێکی گرنگ بوو تامی بەشداریکردن لە مەسەلەی ڕفراندۆمەکەیەتە بەڵێ مامۆستا بووبەکر کاروانی نووسەر و سیاسەتوان زۆر سپاس بۆ دەرفەتەی بە ئێمە بەخشی بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزیادگار فایەق و ئەمستافا زیزە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵیەوە کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت بەخوای گەورەتان ئەسپێرم.